نوێنەری حکوومەتی هەرێم لە تاران لەگەڵمان دەبێت. ئەم کاتت باش کاک نازم سەرەتا ئەم وەفدە لەگەڵ کێدا کۆ دەبێتەوە لە کۆماری ئیسلامی ئێران؟ دیارە وەفدی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنی بەرپرس و بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێرانی کۆ دەبێتەوە. تا ئێستا خشتەی ئیدارەکان بڵاو نەکراوەتەوە گەیشتە. ئامانجی سەرەکی ئەم سەردانە چییە؟ دیارە هەموو لاکی ئاگاداری یەکێتی نیشتیمانی کوردستان زۆر دەمێتە شانی سەردانی ئێرانی نەکردیە، بەڵام لە چوارچێوەی سەردانەکانی ترە کە هەموو لایەنەکان پارتی، کۆڤاڵ، بزوتنەوە، سۆشیالیست، تێگرتو ئەمانە هەمویان بە شێوەی جۆراجۆر هاتووەتە کاران، بەڵام ئەمەی کە یەکێتی ئەم جارێکە هاتووە ئەوی گفت هەموو لایەنەکان تێگەتێناوی داوچێکردنی بار و دۆخی ئێساتی هەرێمی کوردستان و عێراق و ناوچەکە پێویستی هەیە لە نزیکەوە هەموولایەت باسی لێ بکەین بۆی بە دیارەدا حەل لە چارەسەرێکی دا. بەڵێ کاک نازم تا چەند سەردانەکە ناوەڕۆکی باسەکان ینی لەبارەی گواستنەوەی نەوت و غازی هەرێمە بۆ تاران لە ڕێگەی بۆریەوە؟ نەخێر ئەم بابەتە پەیوەندی بە وشاندەوە نییە، کارێکە پەیوەندی بە حکوومەتی هەرێمی کوردستانەوە هێرانی بەرپرس و ئەو پرۆژەیە بۆ مەسەلەی لە چواری 2016ەوە لە ئەنجومەنی وەزیرانەوە چاوەڕێی وەڵام دەکەین. بەڵێ سپاست دەکەین. زۆر سپاس بۆ نازم دەباغ، نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لە